قەیرانی دارایی نزیکەی 3 ساڵە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتوتەوە و حکوومەت لەو ماوەیە چەندین هەنگاوی گرتوتە بەر بۆ کەمکردنەوەی بارگرانیەوە قەیرانە لەسەر هاوڵاتیان، بەڵام بەردەوامبوونی کێشە داراییەکان و کەمی داهات وای لە حکوومەتی هەرێم کرد بۆ ساڵی ئایندا چەند بڕیارێک دەربکاتن و لە دوایین کۆبوونەوەی سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمانیش گفتوگۆ لەبارەی داهات و خەرجیەکان و ئالیەتی دابەشکردنی موچەی فەرمانبەران و پرسی چارەسەرکردنی قەیرانی دارایی کرا. ئەم هەنگاوانەی کەنراوە بەڕاستی هەنگاوێک بوو نەدەبوو ئێستا بکرێت، دەبوو 4-5 ساڵ پێش ئێستا هەر بکرایە، بەڵام لە ئێستاشدا ئەتوانم بڵێم هەنگاوێکی زۆر باشە و ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەگەر بێت و هەر کاتێک موچە چارەسەر بکرێت ئەوە بە دڵنیاییەوە ئەگەری باشبوونی ئابووری کوردستان و نەمانی یاخود سوکبوونەوەی ئەم قەیرانە بەرەو باشتر ئەچێت. ئابووری ناسان ڕایان وایە ئەگەر بڕیارەکانی حکوومەت بکەوێتە بواری جێبەجێکردن بە تایبەت پێداچوونەوە بەلستی خانەنشینان و ئەو موچەخۆرانەی بە شێوەی نایاسایی چەندین ساڵە موچە وەردەگرن دەتوانرێت کەمێک ئەرچی حکوومەت بۆ دابینکردنی موچە بۆ ساڵی ئایندا کەم بکاتەوە. کۆمەڵێک هەنگاو هەیە بە تایبەتی قسە لەسەرکردن لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان، پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان، بنەبڕکردنی لیستی خانەنشینی نایاسایی و هەروەها لیستی پلە باڵەکان لە هەرێمی کوردستان، گۆڕانکاریکردن لە سیستەمی پاشەکەوتی موچە بە تایبەتی ئەگەر ئاستی وەزارەتی پێشمەرگە و زێرەفانی و هەروەها دەستگا ئەمنیەکان و ئاسایشیش بگرێتەوە ئەکرێ بڵێن بەشێک لە قەیرانە ئابوووریەکەی هەرێمی کوردستان چارەسەرەکە. شەڕی داعش و دابەزینی نرخینەوەت حکوومەتی هەرێمی کوردستانی ناچار کرد پەنا بۆ سیستەمی پاشەکەوتی موچە ببات پاش جێبەجێکردنی سیستەمی ئەلیکترۆنی بۆ تۆمارکردنی موچەخۆرانی هەرێم هەنگاوەکانی حکوومەت نزیک بوونەوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان، بەڵام زۆری ژمارەی موچەخۆران و بوونی دیاردەی دوو موچە و زیاتر لە موچەیەک کە بەردەوام لێبسراوانی حکوومەت ئاماژەی بۆ دەکەن ئەرچی حکوومەتی قورستر کردووە بۆ باشترکردنی بار و ژیانی موچەخۆرانی ڕاستەقینە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.